گیان و بهارك جوكي ورنجينا دل خمجينا بتا صوتينا وربا سير لكردستان كي او فرجيني كدوي بكمان كي لسرا بونا كي خوش أقات أجيال قبل كم شعر سني سربز خاون شور جواني ترزم قبل كم شارك زيم البكين قوري بيروز شهيدان لكين بابتشم دست قليل داني ضلي دماوي لبلت يداني قل باراني قلي سمكوكم قلباناني دلي فرسوكا تشافك شعريك بليم بوسم كوتا وكدر دقران بيت وسوم هيلي هيلي هيلو دبابلين كردستان جالبازين بوتو بۆ دەستپێکردنی ڕێوڕەسمەکە تەنیا ئەتوانم بێژم ئەوەی کە مرد ئەو کەسە بوو شانی هێندە بەهێز نەبوو کە شانازی پێ هەڵگرێت. کاک عەبدوڵڵای بابان یادی بۆ هەمیشە لە دڵی خەڵکی چەوساوەی کوردستانە ئەمێنێتەوە، یادی لە دڵی هەموو ئەو کەسانە کە ڕۆژێک تەنها یەک ڕۆژ بۆ یەکسانی و بۆ ڕزگاری مرۆڤ لە چەوسانەوە هەوڵیان داوە ئەمێنێتەوە. زۆر زۆر بەخێر بێن بۆم ڕێوڕەسمە. کاک عەبدوڵڵای بابان هیچ کەس نەبوو و هی هەمووشمان بوو. کاک عەبدوڵڵای بابان تەنها ئەوەی کە لە ڕیزەکانی کۆمەڵەدا بوو نەبوو هۆی خۆشەویستی. کاک عەبدوڵڵای بابان ئینسانێک بوو کە لە دەرەجەی یەکەما ئینسانیەتەکەی، لە دەرەجەی یەکەما لە خۆبردوویەکەی کردی بۆ مرۆڤە گەورە کە ئێستا هەموو ئەو کەسانەی کە تەنانەت وەکو من نەشیان بینیوە دڵیان پڕ لە داخە وەختە ئەیبینن کاک عەبدوڵڵا لە نێومانان نەماوە. بەڵام یادی کاک عەبدوڵڵا و ڕێبازەکەی بۆ هەمیشە ئەمێنێتەوە، نەک لە دڵی تەنها ئێمە، نەک لە دڵی تەیفی کۆمەڵە، لە دڵی هەموو ئەوانەی کە هەوڵەدەن بۆ پشڕاندنی زنجیرەکان، لە دڵی ئەوانە کە هەوڵەدەن بۆ ڕزگاربوونی ئینسان لە چەوسانەوە، لە دڵی ئەوانەی کە هەوڵەدەن بۆ کۆمەڵگایەکی پڕ لە یەکسانی و عەداڵەتی کۆمەڵایەتی. زۆر سپاس کە هاتن. ڕێوڕەسمەکەمان بە دەقیقەیەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی کاک عەبدوڵڵای بابان و هەموو ئەو کەسانەی لە ڕێبازی بەختەوەری ئینسانە گیانیان بەخت کرد دەست پێ کرد.
قهرمان تاج سری شفیان ناوی تو بو تسرود لاوان بیتو بیا بابا هجیوی سنگر بیوری شانا ویا كرة كرساني بأشقي ميمان هبو جانيان قروس وزوفيان جيل موي بيقرب فرسودايا أقري سوري لبن سردايا لبنا وأقرا سكري سور مشخلي دبابلين كردستان جانبازين بوتو ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە تا ڕێز بگرین لە یادی ئازیزێک کە هەتا ئاخر بڵێسەی مەشخەڵی دڵی سەڵای سرودی ڕزگاری لەسەرزار بوو. کۆبوونێتەوە تا ڕێز بگرین لە یادی خەباتکارێک کە نمونەی لە خۆبردووی و خۆنەویستی بوو، کەسێک کە بە شایەتی ئاویەر هەموو شتێکی خۆی بەخت کرد بۆ ڕزگاری چاوساوەکانی کوردستان، کەسێک کە شاخە بەرزەکانی هەورامان کڕنۆش بۆ جەسارەت و فیداکاری دەبن، کەسێک کە هەموو ئەوانەی ڕۆژێک لە ڕیزەکانی کۆمەڵەدا چالاکیان کردبێ سەری ڕێزگرتنی بۆ دادەنەوێنن و شانازی بە هاوسەنگەربوونیەوە دەکەن. مرۆڤێک کە هی هەمومانە و هیچ کەسیش نییە، ئینسانێک کە هاودەمی جەماوەر بوو ئەو کاتەی کە هەوڵیان ئەدا بۆ پچڕینی زنجیرەکان، هاوڕێیەک کە ژیان و خەباتی دەرسێکی گەورە بوو بۆ هەموو ئەوانەی ڕێبواری ڕێگای سۆسیالیزم و دنیایەکی دوور لە چەوسانەوەن، خەباتکارێک کە ناوی بە درەوشاوەیی لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستاندا دەمێنێتەوە. ئەگەر بمانەوێ هەموو ئەمانە و زۆر وشەی جوانی دیکەش کورت کەینەوە، دەتوانین بڵێن ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە تا ڕێز بگرین لە یادی هاوڕێ عەبدوڵڵای بابان. کاک عەبدوڵڵا یەکێ لەو کەسە نادرگەلە بوو لە مبارزاتی تاریخی ئێرانە کە لە هەموو شتی خۆی، لە هەموو سەروەت و سامانی، لە هەموو ئیمکاناتی، لە کاریەری ئیداریەکەی خۆی، لە قودرەتی، لە هەموو شتێکی سەرف نەزەری کرد و فقط لە ڕێگەی زەحمەتکێشان و خەڵکی هەژار و فەقیرا بوو. ماوەیەک دوای تقریبەن لە ساڵەکانی 56 و ئەوانە بوو کە کاری لە کرماشان وێڵ کرد و هاتە وەسنە و لێوەی وێ ئیتر بە تەواوی ژیانی، یعنی بە تەواوی وجودی لە خەمەتی ئەو سازمانە بوشکا بوو کە ئەو دەمە بەناو بۆ کۆمەڵە دروست کرا بوو. لەوێ هەموو سەروەتی خۆی، هەموو ماڵی خۆی، هەموو ژیانی خۆی نیای اختیارەوە. سپاس بۆ تۆ میهرەبانیەکانت کاغاوە، سپاس بۆ تۆ زەحمەتگەری وا کێشات بۆمان بۆ کوردەواری، بۆ متاسفم بۆ تووەوە بێکەسیەکەت لە ئەوج ئەوە کە دڵێکۆ بوو بە وەسعەت دەریا و من فرەفرە متاسفم کە ئاوا بێکەس جێمان وێشت. قسەیەکترم نییە.
زانستش کاک ئازاد بابان قسە و باسێکتان پێشکەشە کاک ئازاد فەرموو. سپاس. پێشەوە دەمەوێت بڵێم بە هەمووتان زۆر بەخێر بێن و زۆر سپاستانەکەین کە هاتوو. نەزانم بازێک کەس لە ڕێگەی دوورەوە هاتووە، زۆر دەبێتی دەمێکی فرۆس وەک سوێدی دەڵێ. من بەڕاستی وەکو کوڕی هەروە ئەم دوو هەفتەی ئاخرە زۆر حەکایات و لە خالم و لە ڕەفیق و زۆر چتم بیستووە کە ئەو خۆی هەر نەیوتوو بە من. ئیتر لەم چەند داستان و حەکایەت و چتە ئەوە 3-4-5 دانە یەکەم هەڵبژاردووە کە پێم جالب بوو. ئەواڵێم پێتان و ئیتر خالم وتی وەختەیە 10 ساڵی بوو، ئاخە باوکم لە خانەوادەیەکەوە هات کە هەرچی چتیانە بۆ ئەکرا، یانێ خۆیان زۆر چتیان ناکرد. ئیتر هەمیشەیش خەڵک بوو لە ماڵەکە کە بەسڵا کاریە کرد. ئیتر یانێ بابم و خانەوادەی خۆیان دانیشتن، ئیتر ئەمانە کە لەوێ کاریانە کرد ئەوە هەمیشە ئەوە بوێسن وەکو چۆن بڵێم هەروە بێسن بەشکم دەستورێکیان من پێ. ئیتر باوکیشمەمە زۆر پێ سەخت بوو، زۆر وەکو شکەنجێ بن زۆر پێ بێتام بووەوە. ئەیوت ئەچووە گژ دایکی ئەیوت بۆ واکەن ئەوە ئەوانیش بنیا من ئەیوت تەنیا فەرقێ بین ئێمە و ئەوان ئەوەسە کە ئەوان پوڵیان نییە. ئیتر ئەمە وەکو شکەنجەوە بوو بۆی. تر ڕاستەکێشی داختە من وەختەی گەورەتر بووم کەم کرد، من لەبیرم نایە هیچ وەخت وتویە پێم ئازاد وا مەکە و یا وا بکە. کەم زۆرتر من چەند شتێکم دی یانە ئیسا وەختێ تماشاکەم بیرەکەمەوە تقریبا 3 شتم پێ جالبە کە لە زیندگی ئەوە و لە هین ئەوە دیومە کە پێم جالبە. ئەوەیش ئەوەڵین ئەوەیە کە زۆر سنێل بوو، زۆر مهرەبان بوو بۆ کەس، یانە لە بێمە حتا وەختێ تووڕا بوو لە من یا هین بە نوعێ تووڕا بوو کە بنیام نەیەزانی تووڕەیە یان نا، بەڵام ئەیوت هەتی بە نوعێ وت کە هێشتا پێ سەخت بوو تووڕە بێ. یانە واقعاً من وەختێ تماشای ژیان یەکەم هەرچی کەسە بەحسەکات و چی کرد و چی نەکردو، من خۆم زۆر ڕسپێکتم هەیە بۆ ئەوە بۆوە هەمیشە ئەو چتیا کرد کە زۆر یانێ بۆ ئەو زۆر کارە دروست بوو، یانە کە مهم بوو. ئیتر زۆر وەختیش وەختە ئێستا تماشاکەمەوە بیسم زۆر وەختی بە نەحفی خۆی تەواو نەبوو، بەڵام هێشتا هەر ئەی کرد. من لەبیرمە 10 ساڵەمەوە پێش پرسییم لێ وتم بابە واقعاً یانێ پەشیمان نیت ئەو گشتە هەرچی چتەدا بە خەڵک و یانە هین یەک سەڕە یانێ ئەسڵەن بێ ئەوە فکرە و کات وتی نا ئەوە تەنیا کارێ دروست بوو. ئەو وەختە پێم وایە ئەمە 10 ساڵەمەوە بەر زۆر تۆزێ جوابەکەیم پێ سیر بوو، بەڵام ئیسا وەختێ بیرەکەمە واقعاً جالب بوو. ئەو ڕاستیەوت ئەو ڕاستی کرد. ئیسا من ئەوە حاڵی بووم. هیتر قسەیەکم نەما ڕاستەکەی زۆر سپاسدانەکەم و کۆمەڵەی شۆڕشگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانەوە وتارێکتان پێشکەش دەکات. کاک سەلار فەرموو. بەڕێزان بەنۆبەی خۆم سەرخۆشی لە هەموو ئێوەی خۆشەویست دەکەم. پاییزە دار و دەوەن ڕەنگ زەردە بای بە تەز و سەردە شەختەیە ناخۆش خەوەرێ خەزەڵ هەڵدەوەرێ. بەڕێزان بنەماڵەی بەڕێز و هاوڕێیان و دۆستدارانی داخداری کە عەبدوڵڵای بابان بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئەمڕۆ ئێمە لێرە بە بۆنەی ماڵاوایی هاوڕێ عەبدوڵڵای بابان کادری تێکۆشەر و
دێرینی کۆمەڵە وەڕۆخساری ناسرا و خۆشەویستی کوردستان کۆبووینەوە کە پێکەوە ڕێز بگرین لەو خۆشەویستە. ئەو لە شەوی 9 مانگی ئاگوستی ساڵی 2014 دڵی پڕهیوایی بە ئازادی و یەکسانی مرۆڤ و ڕزگاری گەلی بندەستی کورد لە لێدان کەوت و خەمێکی قورس و گرانی خستە دڵی هەمومانەوە. هاوڕێی خۆشەویستمان کە عەبدوڵڵای بابان کادری بە ئازمون و دێرینی کۆمەڵە و سیمای خۆشەویست و ناسراوی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان لە ماوەی ژیانیدا نمونەی مرۆڤی فیداکار و تێکۆشەر بوو کە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی ئێرانەوە تەواوی سەروەت و سامانی لە اختیاری کۆمەڵە ناو و لە هیچ فیداکارێک بۆ ئامانجە بەرزەکانی کۆمەڵە دریغی نەکرد. کاک عەبدوڵڵای بابان مرۆڤێکی خۆنەویست خۆشەویست بوو بەم مانایە کە بەسەر و ماڵەوە خزمەتکردن بە کۆمەڵە و ئامانجە بەرزەکانی ڕزگاری گەلی کورد و کوردی بارکی بە سەرشانی زانی و ژیانی پێشمەرگانە و خەبات و کۆڵنەدانی بۆ گەیشتن بە ئاواتە مەزنەکانی هەڵبژارد. کاک عەبدوڵڵای بابان هەڵسوراوێکی دێرینی ڕێزەکانی کۆمەڵە و سیمای ناسرا و خۆشەویستی ناوچەکانی سنە و هەورامان و یەکێک لە فەرمەندە بە تواناکانی شەڕی بەرگری ساڵی 59 شاری سنە و هەروەها یەکێک لە دڵسۆزان و یارمەتی دەرانی بزوتنەوەی ڕزگاری خوازی و وەنەتەوەیی بوو لە باشووری کوردستان. باسکردن لە کەسایەتی و خەبات و هەڵسوورانی کاک عەبدوڵڵای بابان لێرەدا بەم مەجالە کورتەدا سەختە. بەڵام بێگومان کاعبەی بابان لەو کەسایەتیە بەرز و بەڕێزانەی کوردستان بوو کە تۆوی ئازادی و یەکسانی مرۆڤەکان و ڕزگاری گەلی کوردی لە شار و گوندەکانی کوردستان دەچان. کۆمەڵە و خەڵکی ئازادی خوازی کوردستان و مێژووی ئەم گەلە بندەستەش بۆ هەمیشە بە چاوی ڕێزەوە لە خەبات و تێکۆشانی کاک عەبدوڵڵا دەڕوانن و یاد و ئامانج و ئاواتەکانی کە عەبدوڵڵای بابان لە دڵی هەموو تێکۆشەرانی کۆمەڵە و ئازادی خوازانی کوردستان بۆ هەمیشە سەوز و زیندوویە. ئێمە وێڕای ئەوەی کە خەمی لە دەستدانی کە عەبدوڵڵای بەڕێز بە غەم و کۆستی خۆمان دەزانین سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی کە ئازاد و ئەڤینی خۆشەویست و بنەماڵە و هەموو هاوڕێیانی کە عەبدوڵڵای بابان دەکەین. بەرز و بەڕێز بێ یادی عەزیزی کاک عەبدوڵڵای بابان کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کۆمیتەی دەرەوەی وڵات. سپاس بۆیەوە.